کۆمەڵی ئیسلامی کوردستان بەتایبەت ئێمە حزبێکین کە ناڕەحەتیمان بینیوە و لە ڕۆژی ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە قۆناغمان بڕیوە، قۆناغی ڕاگەیاندن، قۆناغی ڕزگاربوون لە پلانەکان، لە موامەرەکان کە بەرامبەر کۆمەڵ و هەمووشی بۆ نەهێشتن و نەمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو، هەموو ئەوانەمان بڕیوە. دواتر قۆناغی خۆسەلماندن، قۆناغێک کە 2005 کۆمەڵی ئیسلامی خۆی سەلماند، کەس حسابی بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان ناکرد، کۆبنەوەکان بانگ ناکرای، چونکە پیلانەکە تەختیتەکە داڕێژراوە بۆی نەمێنین. ئەمیرمان دەستگیر کرابوو، سەرکردەکانمان دەستگیر کرابوون، بنکە و بارەگاکانمان بە فیتی کوردەکان لەلایەن ئەمریکانەکانەوە لە دووس کورماتوو، لە کەرکووک، لە بەغدا، هەر لە کوشتنی خۆشەویستمان مامۆستا عەبدوڵڵای قەسریە و هاوڕانی و بنکە و بارەگاکانمان کە قەسف کرا، هەموو ئەوانە هەمووی پیلان بوون بۆەوەی کۆمەڵ بخزێتە نێو شەڕێکەوە کە دەرەنجام مەسیرمان مەسیری ئەنسار و جوندولی ئیسلام بێت کە زۆرێکتان لەو ناوچانە بوون زانیتان مەسیریان چییە. خۆمان پاراست، خۆمان ڕزگار کرد، دوایی خۆمان سەلمان کە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو چەند هەزار پێشمەرگەیە نەبووە، ڕەگ و ڕیشەی لە ناو کوردستانە داکوتیوە. خۆپیشاندانەکانی سلێمانی بۆ ڕزگاربوونی مامۆستا عەلی بابیر و هاوڵانی هەمووی سەرسوڕمان کرد.